تەنها 2 ڕۆژ دوای بردومانەکەی ساڵی 1974 قەڵاتزێ فڕۆکەکانی حکوومەتی عێراقی ئەو کات هەڵەبجەشیان جارێکی تر بردومان کرد. بۆیە هاوشەوەی ڕوودا و کارەساتەکانی دیکەی ئەم شارە مەراسیمی 43 ساڵە بۆ ئەو بردومانە ڕێکخراوە. بردومانی ساڵی 1974 هەڵەبجە دوای تێپەڕبوونی 43 ساڵ هێشتا لە یادی خەڵکەکەیدا ماوەتەوە و ساڵانە یادی دەکرێتەوە. لە بردومانەکەدا 50 کەس شەهید بوون و نزیکەی 100 کەسی دیکەش بریندار بوون. ئەوە سەرباری خاپووربوونی بەشێک لە گەڕک و کۆڵانەکانی شارەکە. دوکانی هەبوو لە دوکانەکەی خۆیان نەبوو. من برایەکەم شەهید بوو ڕۆژی جومعە بوو 26 چواری 1974 سعات 4 ئێوارە حدودی سعات 4 بوو 4 و چارەک ئەوەنەی من لە بیرم بێت فڕۆکەکان دەستیان کرد بە بردومانکردن و دوای بردومانەکە کە ئەو هەموو شەهید و برینارە درا ناچار بوون خەڵکی بێدیفاعی شاری هەڵەبجە و ئەو خەڵکە ئاوارش کە هاتبوونە هەڵەبجە لەو کاتەیە ڕوومان کردە ئێران و ئاوارە بوون بەرەو ئێران. هەرچەندە بۆ کەسوکاری شەهیدەکانی ئەم ڕووداوەش موچە بڕاوەتەوە، بەڵام وەک خۆیان دەڵێن موچەکانیان کەمە چونکە وەک شەهیدی هاوڵاتی مامەڵەیان بۆ کراوە. هاوکات داوا دەکەن لە نێو مۆنومنتی هەڵەبجەدا شوێنێک بۆ ڕووداوەکانی ساڵی 1974 تەرخان بکرێت. پرۆژە پلانێکمان حازر کردووە هەموو ئەو تاوانانەی کە دەرحەق بە دانیشتوانی سنووری هەڵەبجە کراوە لە نێو مۆنومنتی هەڵەبجە کۆیان بکەینەوە بۆی ئەو تاوانانە ئەرشیف و دۆکیومنت بکرێن تاوەکو لە فۆتان و لە ناچوون بیان پارێزین هەر لە با بڵێن شەڕی ئەشکەوت دەشت بە ئینگلیزەکان و 26 چواری هەفتە و 4 و 13/5/87 و لە 63 بۆمبارانی زەعیم سدیق و تاوەکو کیمێبارانی هەڵەبجە هەموو ئەم تاوانانە لە چوارچێوەی مۆنومنتی هەڵەبجە کۆکەینەوە بۆی لە فۆتان لە ناوچوون بیان پارێز. قەسەم بە پیر محەممەد و کانی عاشقان داکی شیرین فەرموویەی ڕۆڵەی گوڵان. هەڵەبجە لە مێژوی خۆیدا چەندین کارەسات و ڕووداوی تراژیدی بەسەردا هاتووە، بەڵام تەنها کیمێباران و خاپوورکردنی گەڕەکی کانیاشقان لە دادگای باڵای تاوانەکانی عێراق دۆسییان بۆ کرایەوە و بە جینۆساید ناسێنران. لەگەڵەوەشدا زیان لێکەوتوانی ئەم ڕووداوانەش تا ئێستا لەلایەن حکوومەتی عێراقەوە قەرەبوو نەکراونەتەوە. نزارکەریم NRT هەڵەبجە. کوڕەکەم خریجی سەنەعە بوو، کوڕەکەم دەوێ مردووە بەجێ مێشتووە ماوە مناڵەکەم کازان هەیکیان لە شوێن یەکەن.